بەردەوامی قەیرانی دارایی و کاریگەری ڤایرۆسی کۆرۆنا هۆکار بووە بۆ دابەزینی قەبارەی ئاڵوگۆڕە بازرگانیەکان لە دەواازە سنووریەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی لە دەواازەی سنووری حاجی ئۆمەران بە ڕێژەیەکی بەرچاو کەمی کردووە. دەواازەی نێودەوڵەتی حاجی ئۆمەران ئێستا ئاڵوگۆڕەکە کەمتر بۆ تۆ بڵێن لە چاو وەرزەکانیکە. یەکەم لەبەر قەیرانی دارایی ئێستاکان ینی ئاڵوگۆڕەکە زۆر کەمی کردووە. ئێمە وەکو بازرگانەکان کە هاوردەی دەکەین بۆ هەرێمی کوردستان ساغ نابیتەوە، ئەو کەلوپەلێک کە دەهێنی ساغ نابیتەوە. هەر دەبەرەوە هۆیش ینی قەیرانی دارایی بەرۆشی هەرێمی کوردستانی کردوێتەوە زیاتر لەبەرەوەی کە ساغ نابیتەوە. ئێستا زۆرترین ئەو قەبارە بازرگانی هەیە لە سنووری حاجی ئۆمەران هاوردەکردنی ئۆتۆمبیلە بەپێی ئامارەکانیش تەنها لەو دەواازە سنووریە نزیکەی 30,000 ئۆتۆمبیلی جۆرا و جۆری مۆدل نوێ هاوردەکراوە. زۆرترین لەو ڕێژەیەش بۆ ناوەڕاست و خواروی عێراق هەناردە دەکرێت. بە خودای جموجۆڵێ هەر ڕۆژانەیە ڕۆژێ زۆرە ڕۆژێ کەم بووتەوە بەردام هەرە بووە بەڵام سستە ڕاستە سستە بەڵام سستەکەشی بۆ شێوەنی هەر بە تەواوەتی بۆستێ بەرداوامی هەرە بۆ بەڵام وەکو جاران نییە بڵێم بە زۆری هەبێ ئێستا باشە جموجۆڵ هەر هەیە. کەمبوونەوەی خواست لەسەر کەڵا و خواردەمەنی و پێداویستی هاوڵاتیان لە بازاڕەکاندا بەهۆی کاریگەریەکانی قەیرانی دارایی هەرێمە بە شێوەیەکی ڕاستەوخۆ ڕۆڵی گرنگی هەبووە لەسەر کەمبوونەوەی جموجۆڵە بازرگانیەکان لە دەواازە سنووریەکانی هەرێمی کوردستان بە جۆرێک چەندان بازرگان و شوفێری بار هەڵگر و کاسبکار کاری ڕۆژانەی خۆیان لەو دەواازە سنووریە جێهێشتووە. عوسمان کورسات نیوز دەواازەی سنووری حاجی ئۆمەران.